تا دێت ژمارەی ئەو خێزانە ئاوارانەی کە بەهۆی شەڕی مووسڵەوە ماڵ و حاڵیان جێدەهێڵن ڕوو لە زیادبوونە و شەوی دووشەمەش ژمارەیەک خێزانی تری مووسڵاوی خۆیان گەیاندا هەرێمی کوردستان و لە کامپەکانی ناوچەی ئیدارەی گەرمیان جێگیر کران. وەڵاینە تابان ئێمە لە بارودۆخێکی خراپ داین. ئێمە ڕوومان لە هەرمی کوردستان کردووە. یەزدان بیان پارێزێت. ئێمە هەر بە سەڵتی هاتوین، هەموو ماڵ و حاڵمان بەجێهێشتووە، ئێستا خاوەنی هیچنی. ئاوارەکانی مووسڵ بەو پێی 2 ساڵە داعش حکمیان دەکات. هێشتا ترس و دڵەڕاوکێ بە ڕوخساریانەوە دیار بوو. بەو پێی لە سایەی حکومڕانی ئەو ڕێکخراوەدا تەنها کوشت و بڕیان بینیوە و پێش ئەوەی ڕەوانەی نێو کامپەکانیش بکرێن لەلایەن هێزە ئەمنیە کوردیەکانەوە دەپشکنران. شفت ئەوەی بینیمان چەکدارانی داعش خەڵکانیان دەکوشتین و ماڵ و سامانیان تاڵان کردین و ئاوارە و دەربەدەریان کردین. لە ڕاستیدا مامەڵی داعش زۆر خراپە و خەڵکیان برسی کرد و ڕەفتاریان نامرۆڤانەیە. لە ڕووی داراییەوە خەڵکان لە ڕەوشێکی زۆر خراپدان. لە هەموو ڕێیەکەوە خەڵکان لە دۆخێکی خراپدا دەژین، بە تایبەت لە ڕووی دەرونیەوە. کەس ناتوانێت بە ئازادانە هەڵسوکەوت بکات. لەسەر جۆری جل و بەرگ و ڕدێن داعش لێ پێچینەوەت لەگەڵدا دەکات. دەڵێم داعش لە هەموو ڕێیەکەوە ئازاری داوین. ئاوارەکانی مووسڵ کە ناوچەکانیان بۆتە گۆڕەپانی شەڕی نێوان داعش و هێزە عێراقیەکان سەرەتا بەرەو پارێزگای سەلاحەدین هەڵاتە بوون و دواتر بەرەو هەرێمی کوردستان گەڕاونەتەوە. بەو پێی لە کامپەکانی هەرێم لە ڕووی خۆراک و لایەنی تەندروستیەوە خزمەتگوزاری زیاتریان پێشکەش دەکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.